دەم باش تەماشاوەندنیجا بۆڕۆماڵێکی تایبەت پێکەوە بین بێگومان پێش چەندێک شاندێکی پەرلەمانی کوردستان سەردانی کانتۆنی کۆبانێ کرد بۆ ئەوەی لە نزیکەوە ڕەوشی کۆبانێ بشۆپینە بزانێت لە کۆبانێ چییە قومی چیە گوزارێ ئەم شانە بێگومان دوای ئاسەنگێکی زۆر لەسەر سنووری نێوان باکووری کوردستان و ڕۆژاوی کوردستان لە کانتۆنی کۆبانێ لەلایەن هێزە ئەمنیەکانی تورکیەوە سەرنجام زانیویانە کە لە کۆبانێ چیە گوزارێ دواتر ئەمە دو ڕۆژە پەرلەمانی کوردستان کۆبوودەوە کۆبوونەوەکەش لەسەر ڕەوشی کۆبانەیە کە پێش ئەوە سەردانی کۆبانێ بکەن بریاڕوا بوو کە دوای سەردانەکەیان راپۆرتێک ئامادە بکەن ئەم راپۆرتە بۆ ڕایگەشتی ڕابگەێنن لەسەر ئەوەی لە کانتۆنی کۆبانی چیە گوزارێ بێگومان ئەمە دو ڕۆژە پەرلەمانی کوردستان کۆبوونەوە ئەنجامەدا و چەندین مانگیشە پرۆژە یاسایەک بۆ پەرلەمانی کوردستان ڕەفاکراوە لەسەر ئەوەی کە دەبێت پەرلەمانی کوردستان بە فەرمی ئێعتراف بە هەرسێک کانتۆنی ڕۆژاوا عەفرین جەزیر و کۆبانێ بکات بێگومان لە ناو کۆبوونەوەی پەرلەمانیشە مشتومەرێکی زۆر لەسەر ئەمە هەیە بەڵێ بۆ زیاتر قسەکردن لەسەر کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان و چونیەتی دروست ئامادەگەرنی ئەو راپۆرتە کۆدەنگی پەرلەمان هەیە لەسەرەوەی لە کۆبانێ چیا گوزارێ چی ناگوزارێ چۆن پشگیری بۆ ئەوە دروست بکرێت ناوەڕۆکی راپۆرتەکە چۆنە لە پەرلەمانی کوردستان بەردەم پەرلەمانی کوردستان ئەبوبەکر هەڵادنی ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە هەمان دەمدا یەکێک بووە لەو پەرلەمانتارانەی کە سەردانی کانتۆنی کۆبانێ کردووە هەروەها زاناس سەیدا ئیبراهیم بەرپرسی پەیوەندەکانی پارتی پارێزگارانی کوردستان لە ستودیۆ میوانمانە بەڵێ بەخێرات نیمەیانەکانمان دەکەین پێشتر ئەبوبەکر هەڵادنی ئەندامی پەرلەمانی کوردستان لە بەردەم پەرلەمانی کوردستان ئەگەر جێ لە دەنگی ئێمە بێ کۆبوونەوە دو ڕۆژە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان سەبارەت بە کانتۆنی کۆبانێ و ڕەوشی ئەوێ ئەنجامە درێ ئایا تا ئێستا گەیشتونەتە هیچ نەتیجەیەک لەسەر ئەو کۆبوونەوەیە؟ بەڵێ کۆبوونەوەکان بەردەوامن گفتوگۆکان لەسەر بنەمای ئەو راپۆرتە ئەکرێکە شاندی پەرلەمانی کوردستان ئامادەی کردووە کە بریتیە لە سەردێکی چالاکی ئەو چوار ڕۆژە و هەروەها لەسەر دەخاڵ کە باز لە ئەو ڕێگایانە ئەکات کە ئێمە چی بکەین بۆ خۆرئاوای بۆ کۆبانی هەم لە باشووری کوردستان هەم لە ڕێگەی دۆستەکانمان لە هاوپەیمانانی نێودەوڵەتی و لە نەتەوە یەکگرتووەکان و حکوومەتی تورکیا نزیکەی 67 پەرلەمانتار ئەیانەوە گفتوگۆ لەسەر ئەوە بکەن 20 پەرلەمانتار ماوە هەموو قسە و باسەکان پەرلەمانتاران بە هەموو فراکسیۆنە جیاوازەکانەوە زۆر متەحەمیسن بۆ ڕەوشی کۆبانی و هەمووان ئەوە بە زەرور ئەزانن کە باشووری کوردستان هەم وەکو پرسێکی نیشتیمانی و نەتەوەیی هەم وەکو ئەوەی بەشێک لە شەڕی تیرۆرکە لە جەلەولا بۆ داعش بۆ کۆبانی جیان نابێتەوە باشووری کوردستان ئیلتیزاماتی نەتەوەی نیشتیمانی خۆی هەڵبسێت بە تایبەتی قسە زۆر لەسەر ئەوە کە بابەتی ناساندن و ئیعترافکردن بە کانتۆنەکانی کۆبانی و یاخود مامەڵەکردن لەگەڵ کانتۆنەکانی کۆبانی ڕێیەکی یاسایی هەیە کە ئەمە بەشێکە لە سەڵاحیاتی حەسری حکوومەتی فیدراڵی بە پێی مادەی 110 دەستور ڕێیەکی تریش هەیە ئێمە هیچ نەبێ ئیعترافێکی زمنی بکەین ئەویش بریتێ لە مامەڵەکردن لەگەڵ کانتۆنەکانی خۆرکە ئاوای کوردستان کە وەکو واقع و دیفاکتۆ ئەمڕۆ ڕۆڵیان هەیە و هەر پەرلەمان و پێشوازیکردن لە بەڕێز ساڵح موسلیم و هەروەها ئەو بانگەوازکردنی کە باشووری کوردستانی کا بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی کە فریای کۆبانێ بکەون ئەمە خۆی لە خۆیان بەڵگەیە لەسەر ئیعترافکردن بە ئەو کانتۆنانە هەروەها لە گفتوگۆکاندا باز لەوا کرێ کە پێویستە لەمە دوان نوێنەرایەتی فەرمی کانتۆنەکانی خۆرئاوای کوردستان لە هەرێمی کوردستان بکرێتەوە و هەروەها داوا بکەین لە تورکیا کە ڕۆڵی خۆی کاراتر بکە و دەواازەکانی سنوور بکاتەوانێ هەم بۆ کۆمەکی ئاوارەکان و هەم بۆ گەیشتنی چەک و کەرەسەی سەربازی بۆ کانتۆنی کۆبانێ بەڵێ کاک ئەبوبەکر ئەوەی ئیعترافێکی زمنی بە کانتۆنەکانی کۆبانێ بکرێت کە لێرە نوێنەراتی ئەوان بکرێتەوە ئایا لەناو پەرلەمانتاران اتفاقێکی گشتگیر لەسەر هەیە بچوونێکی گشتگیر وەکو یەک بەڵێ ئەوەی کە دواتر ینی لیژنەی یاسایی و شاندی پەرلەمانی کوردستان پێش دەستپێکردنی کۆبوونەوەیکی هاوبەشمان ئەنجامدا و لەو کۆبوونەوەیدا گەیشتینە ئەوە کە سیغەیەک کە دوای گفتوگۆکان ئەو سیغەیە عەرزەکرێتە ناو پەرلەمان و دەنجی لەسەرەدرێکە بریتیە لەوەی کە ئێمە ڕێز لە ئیرادەی گەلی خۆرئاوای کوردستان بگرین و حکوومەتی هەرێمیش بە فەرمی مامەڵەی لەگەڵدا بکات. بەڵێ و تو خۆت یەکێک لەوان بووی کە سەردانی کانتۆنی کۆبانێت کردبوو ئایا ڕوولی تورکیا لەوەی چون یارمەتی کانتۆنی کۆبانێت بدات چی بووە و ئێوە لە ناو راپۆرتێکی خۆتان ئیشارەت بەوەدەوە کە تاکە دەواازە بۆ کانتۆنی کۆبانێت لە ئێستادا تورکیایە؟
بەڵێ بە دڵنیاییەوە تاکە دەواازە و ڕێڕەو کە هاوکاری و کۆمەکە نێودەوڵەتیەکان بگا بە هەموو جۆرەکانیەوە بریتە لە دەواازەی تورکیا تاوەکو ئێستا تەنها لە ڕووی مرۆییەوە ڕۆڵی بینیوە واتە لە خۆگرتنی ئاوارەکان و چارەسەرکردنی بریندارەکان و گەیشتنی کۆمەکی ئاوارەکان هەم لەلایەن مانگی سووری هەم لەلایەن شارەوانیەکانی باکووری کوردستان تەنها ئەم ڕۆڵەی بینیوە هیچ ڕۆڵێکی سەربازی نەبینیوە حکوومەتی تورکیا بۆیە ئێمە لە سەردانەکەشا بە بەرپرسیانی تورکیامان ڕاگەیاند ئەو هەڵوێستانی پێشووتتان جێگەی سوپاسە بەڵام ئێوە هەم وەکو دراوسەیەک ئەبێ ڕۆڵی باشتر ببینن و ئەمە شەڕی تیرۆرە نابێ ئێوە ڕێگەبەن لە سنوورەکانی ئێوە بە درێژایی چەند سەد مەترێک کۆمەڵکوژی گەلێک بکرێ و کەوتنی کۆبانی بە تەنیا بمانای کەوتنی پەکەکە و پێدەنیە ئەگەر ئێوە خەیاڵتان وابێ بەڵکو بەمانای سەرکەوتنی تیرۆر دێت تیرۆریش لە هەر جێگەیەکدا سەرکەوێ ئارامی و ئاسایش و ئاشتی ئەو ناوچەی ئەخاتە خەتەرەوە و پرسی کورد لە هەر چوار بەرچەکەی کوردستان یەک پرسە بە دڵنیاییەوە ئەگەر ئێوە هەروە تەماشاکەر بن ئەو کاتە لەوانەیە پڕیشکەکانی تیرۆر بگاتە باکووری کوردستان و ئارامی و ئاسایشی تورکیاش بە گشتی تێک بچێ و گەلی باکووری کوردستان کاردانەوەیانە بێت لە بەرامبەر هەڵوێستی ئێوە ئێمە نیگەرانیمان پێگەیاندن کە لە هەر سێ پارچەکەی کوردستان خۆرئاوا و باکوور و باشوور بە هەمان شێوە گەلی کورد نیگەرانە لە هەڵوێستی تورکیا و پێی وایە هەڵوێستەکانی هەم لە ئاستی پێویستان نەبووە هەم ناڕوون بووە. بەڵێ ئەمە ینی لە چارچەیە راپۆرتەکەتان داڕێشتووە ئەم قسانێکی بەڕێستان ئێستا کرد؟ بەڵێ باسمان لەو ڕەوشە لەو لە راپۆرتەکەماندا ئاماژەمان بەوە کردووەکە حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندە دیبلۆماسیەکانی خۆی بخاتە گەر لەسەر حکوومەتی تورکیا تا هەم هاوکاری مرۆیی بگاتە کۆبانی و هەم هاوکاری سەربازیش. تو باسی ساڵح موسمیت کرد وتی ئێمە دەبێت پێشوازی لێ بکەین پێشوازیکردنەکە لە هەوڵی پەرلەمانە بێت کە لە پەرلەمانە جێبیستی ئەو بن لەسەر ڕەوشی کۆبانی ڕووشاوە. بەڵێ ئێمە دوێنێ لە پەرلەمانی کوردستان لە گفتوگەکانی دوێنێ و ئەمڕۆوە بەڕێز سەرۆکی پەرلەمانیش ئاماژەی پێدا کە پێویستە بەڕێز ساڵح موسلیم بێتە پەرلەمانی کوردستان و باشووری کوردستان و وەک ماڵباتی خۆی و زێدی خۆی بێ گفتوگۆی خۆی بکات و چی داواکات لە خەڵکی باشووری کوردستان بە پەرلەمان و بە حکوومەت و بەگەلەوانێ و هەم ئێمە نوێنەرەکانی تریش ببینین ینی ئێمە پێمان وایە لەم قۆناغەدا لە راپۆرتەکەش ئاماژەمان پێکردووە یەکڕیزی و هەڵوێستی لایەنە سیاسیەکان چ لە باشوور چ لە خۆرئاوای کوردستان ئەمە هەم زامنی سەرکەوتنە و هەم لە لایەکشەوە میکانیزم و هۆکارێکە بۆ ئەوەی کۆمەڵگەی نێودەوڵەتی زیاتر فریامان بکەوێ بە دەممانەوە بێت چونکە ناتەبایی و لێکتێکچوونی ڕیزەکانمان ئەمەوە ئەکا کە نەتوانین سەرنجی کۆمەلگای نێودەوڵەتیش ڕابکێشین بۆیە ئەم یەکدەنگی و هەڵوێستی و یەکڕیزیە ئەبێ بە هەموو شێوەیەک بیپارێزین هەم لە خۆرئاوا هەم لە ئێرەش بەڵام ئێمە وەکو ئەمری واقع ئێستا مامەڵە لەگەڵ ئەو کانتۆنانەدا دەکەین. بەڵێ کاک زانا کردبینە لای بەڕێسان ئەوەی لە پەرلەمانی کوردستان گوتو بێش لەسەر ئەکرێ تا چەند ئەتوانێت ببێتە هۆیەک کە فعلەن کۆمدەنگێکی گشتیە بێت تا چەندیش ئەتوانێت ببێتە هۆیەک کە پشتگیریەکی نێودەوڵەتی بەدەست بێنێ بۆ ئەو ڕەوشەیە لە کۆبانەیە گوزارێ. سەرەتا سەری ڕێژ و نەوازش ئەنوێنم بۆ سەرجەم شەهیدانی پارێزگاریکردن لە بز بە خاکی کوردستان و سەڵاو دەنێرم بۆ سەرجەم شەرەڤانان و ئەو پێشمەرگانەی کە لە بەرەکانی شەردان و داواکارین لەخوای گەورە بە زووترین کات ئەو بریندارانەی هەیە بە شفا بگەێنێ. دیارە کوبانی بەڕاستی ڕەمزی خۆڕاگری و بەرخودانە. کوبانی بووە تا ڕەمزێک بۆ سەرجەم کوردستانیان بەڕاستی ئەتوانم بڵێم لە پاش چەند ساڵێکی کە مێژوو ئەو خۆڕاگرەی کوبانی ئەنووسێتەوە نەوەکانی ئێمە لە خوێندگاکان ئەو وانەیە لە مێژووە ئەخوێندنەوە. دیارە داواکارم لە پەرلەمانی کوردستان خۆیان لەو مێژووە تۆمار بکەن کە لە ئێستادا قەرارێکی وابن کە بە تاواتی پشگیری لە کوبانی کەن. زۆر بەداخەوە بۆ ماوەی 2 ڕۆژە گفتوگۆ دەکەن لەسەر ئەوەی ئەو دەخاڵی کە بۆ کوبانی ئەیانوێت جێبەجێ بکەن بەڵام ئەوە ناهێنێت کە 2 ڕۆژ ئەوان خۆیانی بەڕاستی تاخیری بکەن و مۆزوعەکە یەک خاڵێکی گرنگ لە هەمووی گرنگتنەوەی دانپێنان بە کانتۆنەکانی کوبانی و جەزیرە و ئەفرین داواکانی لە پەرلەمان بە زودرینکان ئەو خاڵەیەک لا بکەنەوە دانی پیا بنن ئەوە تا هەمومان دەبینین هاوپەیمانانی کوردستان پێتوانێت ئەو پێدانانە لەسەر خلافی کۆتەلی
سیاسی ناو پەرلەمانی کوردستان ئەن ئەو بەرگی ئەڵێن ئەمەش بەشێکین لە حکوومەتی بەشێکین لە عێراقی فیدرال ناتوانین بەو مەفە دەستوریامان نییە. بەتەکیید ئەو خلافە ئەوەیەوە پێش چەند کاژمێرە پێش سەخت بە چاوی هەمومان بینیمان لە پەرلەمانی کوردستان لە شاشەکەی بەڕێستانەوە لە بینی دوو فراکسیۆن چەند خلافێک ڕوویدا دیارە بۆ هۆی ئەوەی ڕاگررتنی گفتوگۆی پەرلەمان خلافەکە ئەوەیە لەسەر ئەو خاڵەوە بزانام ڕێکناکەون کە دانان بە هەرسێ کانتۆنەکانی جەزیرە و کوبانی و ئەفرین. بەڵێ کاکی ئەبوو بەکر بەوەی کە بەڕێستان سەرروکی شاندی پەرلەمانی کوردستان بوون بۆ سەردانیکردن تا بوو کانتۆنی کوبانێ پێم وایە خۆشت وتی شتێکت بەڵاو کردبووە کە ئەوەی لە کوبانێ فێر بووم. چی لە کوبانێ هەبوو؟ لە کوبانێ چۆن تەماشای کوبانێکی ئایا کوبانێ شوێنێک بجیاواسر بوو لە شوێنەکانی تر بەرخۆدانی کوبانێ ئەو ڕەوشەی لە کوبانێ تێبینی چیتان کردبوو؟ بەڵێ بە مانای کەلیمە ئەمڕۆ کۆبانێ بۆتە ڕەمزی مقاومەت و بەرگری کۆبانێ هەر لە دڵی کوردستانیان و چوارپارچەکەی کوردستانە نییە بەڵکو ڕەمزی خۆراگریە بۆ هەموو دنیاکە گەلێکی ستەمدیدا لەسەر خاکەکەی خۆی کە تەنها داوای خۆ بەڕێوەبردننی خۆی و مافی چارەنووسی خۆی ئەکات ئەمڕۆ تیرۆریستانی دڵڕەش ئەو ڕقوقینە بەسەرگەلی خۆرئاوای کوردستانە دا ئەبڕێنن و لەلایەکی تری شەوانێ ئەوە ئەبینین کە بەداخەوەیانی داگیرکەرانی کوردستان ینی چێژ ئەبینن لەو کۆمەڵ کوژەی کە لە کۆبانیا ئەگوزەرێکە من پێم وایە ئەمە تەنها بۆ هۆکاری وەستانەوە و ڕێگریکردنە لە بەرامبەر خواستەکانی گەلی کورد هەم لە خۆرئاوا هەم لە باشووری کوردستان بەفیعلی من ئەو قسانەی کە کردومە وەکو هاوڵاتیەک وەکو کوردستانیەک من زۆر شتی گەورە لێوە فێر بووم شەڕوانانی پەکەکە یەپەگە و یەپەژا کە بە چەکێکی کەم بەڵام بە بیر و باوەڕێکی گەورە و پۆڵاینەوانێ شەڕی ئیمکانیاتی دەوڵەتێکی تیرۆریستی وەکو داعشەکەن یعنی ئەمە خۆی لە خۆیانمان نایوایە شەڕی بیر و باوەڕە لەلایەکی تری شەوانێ ئێمە ئەوە کە فێربووین لە پەرلەمانتارانی باکوور کە چۆن ئەمە هەموو کات و ساتەکانی خۆیان لەسەر سنوور و لە ناو ئاوارەکان سادە و ساکار و ماندوو لە ناسانە ئەرکەکانی سەرشانی خۆیان ڕادەپەڕێنن لە دایکی شەهیدان فێری ئەوە بووین کە بەڕاستی ینی کە چۆن ئینسان بە عەمەلی بتوانێ ڕۆڵەکانی خۆی بکاتە قوربانی خاچی کوردستان و ئەو خۆڕاگیرەی کە هەیەە لەگەڵ سەرجەم شەڕوانان و لەگەڵ ئاوارەکان ئەمە وانەیەکی گەورەیە کە لە دلێری و نەبەردی کە ئەبێ هەموو کوردستانیەک فێری ببێت لەلایەکی تری شەو بۆمان دەرکەوت ئێمە لەوەیە کە بەفیعلی ئێمە تەنها گەلەکەی خۆمان پشتیوانمانە بەداخەوە هەموو دنیا تەماشامان نەکات بەڵێ لێرە و لەوێ بۆردومانێکی فڕۆکەی هاوپەیمانان هەیە و تا ڕادەیە کاریگەریشی بووە بەڵام هێشتا ئەو بۆردومانانە بە قسەی شەڕپانانی یەپەگە و یەپەژە لە ئاستی پێویستان نیە هێشتا شوێنە هەستیارەکانی داعش بۆ ئەوەی کە ڕێگری بکات لە پێشڕەویەکانیان هێشتا وەکو پێویست بۆردومان نەکراوە ئێمە لە کۆبانی فێری ئەوە بووین کە ئینتیما بۆ نیشتیمان کە چۆن ئەو کچ و کوڕە گەنجانی نیشتیمانەکەمان لە خۆرئاوا خۆنەویستانە خۆیانەکەن بە قوربانی ئەبێ هەموو گەنجانی کورد لە هەر شوێنێکن ڕەوەندی کوردستانی لە دەرەوەی وڵات ئەبێ ئەم ئینتیما بۆ نیشتیمانی کوردستان تۆختر بکەنەوە بەهێزتری بکەنەوە هیچ شتێک نابێ وامان لێ بکە ئینتیما بۆ نیشتیمانەکەمان کاڵ بکاتەوە چونکە ئێمە لەسەر زێدی خۆمانەژین ئەوە تیرۆریستانن لە بنی دنیاوە دێن دژایەتی خواستەکانی ئێمە نەچوین خاچی گەلێکی تر ینی داگیر بکەین بە پێچەوانەوە ئەوان دێن ماڵەکانمان لێ ئەشێوێنن پیرۆزیەکانمان لێ ئەشێوێنن خەونی خێزان و مناڵەکانمان لێ دەشێوێنن بەڵێ ئەبوبەکر لەسەر کانتۆنی کۆبانی ناکەی بە پشتیوانی خوای گەورە بەڵێ سەرروکی فەڕەنساش ئەڵێ کۆبانێ کانتۆنی کۆبانی بەڵێ سەرروکی فەڕەنساش ئەڵێ کوبانێ سمبولی بەرخۆدانە دەبێت پشتگیری لێ بکرێ ئەمریکاش ئەڵێ دەبێت کوبانێ نەکەوێ و کۆمەلگای نێودەوڵەتی بەشێکی گشتی حتا لە ئەفغانستان و لە زۆربەی وڵاتان بێژگە لە ڕەوەندی کورد لە هەر چارپاشەی کوردستانیش خۆ پیشاندان بە کوبانەکرێ کوبانێ سەردەری هەواڵەکانی میدیا زەبەلەحەکانی جیهانە بە عەرەبی و بە ئەوڕۆپی و بە ئەمریکی و بە هەموو لایەنەکانی ترەوە بێگومان باس لەوەشێکی کۆمەڵێک میدیا هەیە کە حربی سایکۆلۆجی لەگەڵ خەڵکی کوبانەکەن بەڵام بەشێکی گشتی کوبانێ ئێستا لە هەموو دنیا شتێک نییە کە شتێکی ناموو بێ ناوەکەی ئەویش بە پێی بەرخۆدانەکەوە کوجا نەبتەناڵێت بەڵام ئەمە لە چارچەوەی راپۆرتەکەتان تاچەند ئەمە بەرجستایکەن تاچەند هەوڵەدەن ئەم راپۆرتەش ڕەفع بکەن لەبەرەوە ریش نەبێت لە هەولێر نزیکەی 20 کۆنسڵخانەی وڵاتانی پێشکەوت و وڵاتانی ئەوانەی بڕیار بەدەستن بە تایبەتی ئەوروپا ئەمریکا لێ هەیە بە دڵنیاییەوە یەکێک لە بڕیارەکانمان ئەوەیە کە ئێمە پەرلەمانی کوردستان
هەوڵە دیبلۆماسیەکانی خۆی چڕ بکاتەوە سەرجەم کونسوڵخانەکان لە ناو هەولێر و هەرێمدا ئێمە ڕەوشی کۆبانیان بۆ شەرحکەین و تاوەکو ئێستا چەند قونسوڵێک وەکو کەنەدا وەکو بەریتانیا و ئەو ڕۆژەش نێردەی نەتەوە یەکگرتوەکانمان بینیوە و ئەم راپۆرتەی ئەمڕۆ خوێنێتەوانێ نێردەی نەتەوە یەکگرتووان نیکۆڵای میلادینۆڤ داوای لەوە کرد کە ئەم راپۆرتەی پێ بدەین و ئێمە راپۆرتەکەمان پێگەیاندووە و هەموو شاندەکە لەگەڵ یادانیشتین و بە تەفاسیل باسی خۆڕاگری گەلی کۆبانیمان کرد و گلەیمان لە کۆمەلگای نێودەوڵەتی و لە نەتەوە یەکگرتوەکانیش کرد کە وەکو پێویست نەهاتوونەتە سەرخەت ئەوە ئەرچی ئێمەیە و لە داهاتووشە و وەک لە راپۆرتەکە ئاماژەمان پێداوە نوێنەرایەتەکانی حکوومەتی هەرێم و ڕەوەندی کوردستانی بە هەموو لایەکمان ئەبێ ئەم مەزڵومیەتە و ئەم بەرگری و خۆڕاگریە و ئەم قارەمانیەتێک کەم وێنەی شەڕوانانی ئێمە و گەلی خۆڕاگری ئێمە بە دنیا بگەێنین. بەڵێ ئەبوبەکر ئەڵادنی بە حکمەوەی سەرۆکی شاندی پەرلەمانی کوردستان بووی بۆ کانتۆنی کوبانێ لە هەمان کاتیشدا ئێستا کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بەردەوامە لەسەر نووسینەوەی ناوەڕۆکی راپۆرتەکە و نیقاشکردن لەسەر ڕەوشی کانتۆنی کوبانێ. زۆر سپاس بۆ ئەم کاتێک کە بەرەسان بێمە بەخشی بە ئەو زانیاریانە. بەڵێ کاک زانا ئەگەر بێن بۆ لای تۆ وەکو کاک ئەبوبەکر هەڵەدنی شەڵێ کوبانێ بووتە ڕەمزی بەرخودانی کورد بوو کوبانێ بووتە ڕەمزی بەرخودانی کورد ئەو هویانە چوون چین کە کۆوایە کردووە کە کوبانێ لەسەر ئاسێکی نێودەوڵەتی سەرۆکی فەڕەنساش بڵێ بە ڕەمزی بەرخودانە. ئەوانەی بەرامبەر بە داعش نەیانتوانی بیکەن چ لە دەوڵەت و چی لە حکومەتدا شەڕەوانانی یەپەگە ئەمڕۆ ئەنجامیاندا و کردیان بەڕاستی وڵاتێکی وەکو عێراق نەیتوانی بەو شێوە دیفاع لە خاکی خۆی بکە بەڵام شەڕەوانانی یەپەگە توانیان ئەو بەرخودانە تۆمار بکەن سات بە ساتی شەڕەکانیان چتر بکەنەوە لەگەڵ تیرۆریستانی داعش بەڕاستی ئێمە ئەتوانین بیکەینە ڕەمزێک بۆ ڕەمزی کوردایەتی ئافرەتانی کوردی بە هەموو جیهان ناسان چ ئافرەتێک شان بەشانی براکانی لەوێ سیلاحی کردوتە شان دیفاع لە کوبانیەکە لە پێناومانەوەی کەس و کاری خۆی بۆیە من لێرەوە ڕای دەگەێنم هەر کوردێکی بە شەرەف لە هەرچی شوێنێک بێ دیفاع لە کوبانینەکە هاوکاری کوبانینەکە ئەوە دیفاع لە شەرەف و کەرامەتی خۆی ناکە. زۆر بەداخیشەوە بۆ هەندێک ڕاگەاندنی ئێمە کە هەندێکیان لەوانە هێشتا داعش نەگەیشت بۆ دەورە پشتی کوبانی چ لە جەزیرە و چ لە عەرەبی هێشتا هیچ باز نەکرابوو لە هەندێک ڕاگەاندنی ئێمە یانگوت 30% کوبانی داگیر کراوە. بەڕاستی ئەوە بۆ ڕاگەاندانە ڕووی شەرمەزاریە کە ئەو شتانە بڵاوەکەنەوە چکە بمانێ نەمانی کوبانی تۆ وەکوارکی خۆیان هەڵساوند کە ڕاستیەکان بڵاوکەنەوەنەوە مەبەستێکتر لە پشتەوە نا بە تاکید مەبەستێکی کە لە پشتیوەتی دیارە ئەو ڕاگەاندانە مەبەستی تێکدانی وەرەڕخانی شەڕەوانانی یەپەگە و تێکدانی ئاڵۆزی لە ناو کوبانیایە مەبەستیان هەر ئەوە بووە. یکەواتە تا چەند گرنگە مەدەم ڕاگەیانێک هەیە ئەمەش کە لە ئێستادا بە تایبەتی لە ظروفی شەڕە حربی پیسکۆلۆژی حربی نەفسی زۆر لە حربی تر گەورەترە. ئەمە تا چەند گرنگە بە دواداچوون بەم پرسە بگە ئەمە شێکێکە لە هویانەیەکە بۆ تێکدانی ڕەوشەکە بێ. بە تاکید ئێمە داواکانی لەو ڕاگەیاندانە بە خۆیان دابچنەوە چکە بەڕاستی لە بێر چاوی ملت و هاوڵاتیان ڕەش ئەبن بۆ پاشەڕۆژ ڕسوایان نەکرێ بۆیە داواکانی لەو ڕاگەیاندانە بە خۆیان بچنەوە و داواکانی لە حکومەتی هەرێم ڕێگە نەدا بۆ ڕاگەیاندانەی کە هەرچەندە ئەگەر شەڕەوانانی لە هەندێک شوێن کشاونەتەوە بۆ دەوە لەبەر هەمومان نەزانین بەهۆی ئەوەوە کە ئیتاد و ئەستیحیان بەدەستەوە نەماوە تۆزێک کشاونەتەوە بەڵام نابێت ئەو ڕاگەیاندانە ببنە هۆکاری ئەوەی وا دەری بخەن کە شەڕەوانان لەوێ شکاون و کشاونەتەوە بۆ دەوە. بەڵێ ئەو هەڵویستی باشووری کوردستان بە شێوەیەکی گشتی حتا ئێوەشێک و حەزبێک لە باشووری کوردستان و ئەحزابەکانی تر تو چۆن لێکە دەیتەوە ئایا هەڵویستێکی یەکگرت و جددی و نەتەوەیی بوو ئان هەڵویستێکی ازدیواجی بوو لەسەر کانتۆنی کوبانی؟ دیارە بۆ ماوەی 30 ڕۆژە هەمومان دەزانین ئەو گەماروەی سەر کوبانی دراوە چەندەها جار کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان کراوە ئاخیر کۆبوونەوە بوو 35 لایەنی سیاسی بەڕسمی کۆبوونەوەیان کرد بەیاننامەیشان دەرکرد دانیان بە هەرسێ کانتۆنەکەی جەزیرە و ئەفین و کوبانیا دانا و لە هەمان کاتە داوایان کرد بە زووترین کات هاوکاری مرۆیی و سەربازی بگاتە دەستی کوبانی بەڵام دیارە پەرلەمانی کوردستان بەو 35 لایەنە قەنەعەتی نەکرد لەبەرەوەی یەک دوو لایەنی تێدا نەبوون لەو لایەنانە نەیانتوانی بگەنە نەتیجەیەک و بۆی هاوکاری براکوردەکانمان بکەن لە کوبانی. بەڵام جێی خۆشحاڵیە کە سەرجەم تاکی کوردستان لە هەر شوێنێک کوردی لێبێ
هەڵوێست و هاوپشتیوانی خۆی بۆ کوبانی دەربڕیوە لە هەمان کاتە نەیانتوانیوە بەو شێوەی وەکو حکومەت یاریێمی کوردستان کە چکە بەڕاستی بمانێنەمانە حکومەت یاریێمی کوردستان سەلاحیەتی دەسەڵات لای ئەوە کە بتوانێت فشار بخاتە سەر وڵاتی تورکیا چونکە بمانێ نەمانەوێت تورکیا بە وڵاتێکی شەریکی هەرێمی کوردستان لە ڕووی اقتصادیەوە دانرێت بۆی بتوان فشارێ بکەنە سەر تورکیا لە ڕێگەی ئەو خاڵە سنووریەیە کە بەدەستی تورکیاوەیە بتوانن هاوکاری سەربازی بگەێنە. بەڕێکە تورکیا بووەکە تورکیا بوو نایێ حتا بەپێی دوازانیاری تورکیا ئەوڕێی مرۆویش گرتووە ینی نایێ حتا برینداری یەپەگە یەپەژە برینداری کانتۆنی کوبانە دێنە سەر سنوور بۆی دەربازی باکووری کوردستان بن تیمار بکرێن ناهێلن ئەنی لەوێ گیانیان لەدەسەدەن بوو تورکیا و هەڵویستە توندەی لە بەرامبەر کوبانە هەیە. تورکیا بە ئاشکرا هەڵوێستی خۆی دەربریوە بەرامبەر بە کورد بەڕاستی کورد بە دژمنێکی سەرسەخت دانا ئەوە بوو لە هەفتەی ڕابردووە سەرۆکی وەزیرانی تورکیا باسی ئەوەی کرد کە پەکەکە لە ڕیزی داعشدایە بەڕاستی تورکیا بە هەموو شێک بە غێر مباشری بە ڕاستەخۆنا بە غێر مباشری ئەوێ کوبانی بکەوێت لەبەرەوەی کە کوبانی کەوت بۆ ئەوی زیاتر فشارەکانی بخاتە سەر کورد بە هەموو تەنازولاتێکەوە ڕازی بن لەگەڵ کووردا گفتوگۆ حیوار دەستوێکەکەن بەڵام بەداخەوە ڕژێمی تورکیا دوێنێ بوو یاخود پێرێ هێرشێکی فڕۆکەوانی خستە سەر پەکەکە و لە هەمان کاتدا ئاگربەستی برادرانی پەکە بڕیاریاندەوە ئەمڕۆ خۆیان یەکلایی بکەنەوە لەو محادەساتەی کە لەگەڵ تورکیا هەیان بوو بۆ ماوەی 9 ڕۆژیان دەستنیشان کردو بۆی لە وتوێژەکان لەگەڵ تورکیا بگەنە ئامانج بەڵام بەداخەوە تورکیا پێش ئەوەی وادەکە تەواو بێت هێرشی فڕۆکەوانی خستە سەر پەکەکە و لە چەند لایەک پەلەماریدان. ولی لە کاتێکە باکووری کوردستان دوای ئەحداسەکانی کوبانە خۆ پیشاندانێکی فراوان نیمچە راپەرینێکی هەبووە بەدیان گەنجی کورد لەلایەن هێزانەکانی تورکیا کوژراون پێکێکش ئەو هەڵویستی وەرەگرێت لە بەرەوە وەکو زەختی لەسەر تورکیا لە هەڵویستەکەی بەرامبەر کوبانە حتا بەرپرسەکانی ڕۆژاوا ئاڵێن تورکیا بە شێوەیەکی ئاشکرا دامی لۆجستی و مادی حتا دامی عسکەری و سەربازی استیخباراتیش داعشەکە ئایا ئەماکرێ ببێتە زەختی کە تورکیا پاشە گەز بێتەوە لەو هەوڵەکانی کە باسەکرێ طبعا جێ خۆشحاڵیە کە ماوەی دوێنەوە پێرە سەرۆکی فەڕەنسا وتەیەکی جوانی بەکارهێنا کەوتی کوبانی سمبلی بەرخودانە لە هەمان کاتا سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا باراک ئۆباما باسی ئەوەی کرد کە کوبانی بەڕاستی کوبانی بەرخودانی تێئەکرێ پشتگیریانەکەن دیارە ئەو وڵاتە زرهێزانە ئەو زەختا بیانێ بیخەنە سەر تورکیا زەختێ بکەنە سەر تورکیا بۆیە هیچ نەبێ بە بڕیارەکانی خۆیدا بچێتەوە هیچ نەبێ وەک بەڕێز ئیشارەتت بێدا ئەو خاڵە مرۆیە بکاتەوە بێ بتوانن هاوکاری براکوردەکانمان بکەن چی لە ڕووی دەرمانەوە چ لە ڕووی پێداویستی خواردەمەنیەوە دیارە تورکیا هەل لە سەرەتاوە هەتا ئەم دقەی هەڵوێستی نەگۆڕاوە هەڵوێستێکی جێگیری هەیە دەربارەی بە کورد چکە بەڕاستی بمانێ نەمانەیە تورکیا لە مێژووی دروستبوونی هەتاکو ئێستا دژایەتی کوردی کردو پێی خۆش نەبوو بە هیچ شێوەیە کوردێک لە کوردستان کەواتە کورد ئێستا ئەو خاڵە بەهێزانێ بەدەستەوە یەکە فشار لەسەر تورکیا دروست بکرێتتر لە چارچێ بەرژەوەندەکانی خۆیان تورکیا ناچار بکێت کە تورکیا لەو هەڵویستی خۆی پاشگەز بێتەوە ئەتوانێت زەختی لەسەر تورکیا دروست بکە بەتاکید هەرێمی کوردستان لە ناحیەی اقتصادەوە بەڕاستی ئیسفادەیەکی زۆر گرنگ ئەگەیەنێ بە تورکیا ئەتوانێت لە ناحیەی اقتصادیەوە لە ناحیەی پەیوەندیە دیبلۆماسیەکانە لە ڕێگەی تورکیاوە زەختی بکاتە سەر تورکیاوە لە هەمان کاتە داوا لە پەرلەمانی کوردستان داوا لە پەرلەمانی ئەوروپا بکە لە هەمان کاتە داوا لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بکە کە بە زووترین کات بەڕاستی ئەگەر بێت و بە زووترین کات فریای کوبانی نەکەون احتیمالە تیرۆرستانی داعش هەموو هەدەفیان هەموو مەبەستیان بۆ ئەوەیە کوبانی لەناو بەرن و قەتڵ عامێکی دیکە بکەن کورد بشکێنن لەو شوێنە بۆی ئەگەر پەرلەمانی کوردستان فریان نەکەوێ بەڕاستی بە زووترین کات پێم سەیرە کە 2 ڕۆژە پەرلەمانی کوردستان دانیشتووە لەسەر دەخاڵ ناتوان بگەنە نەتیجە لەسەر ئەوەی براکوردەکانمان لەوێ قەتڵ عامەکرێن ئەکوژێن لە هەمان کاتا کە ئێمە تووشی ئەو قەیرانە بووینەوە لە شنگار و لە مەخمور بەبێ ئەوەی بەوان بنێن ئەوان هاتن بە هاوکاری ئێمەوە هێزەکانی پەکەکە و یەپەکە هاتن بە هاوکاری ئێمەوە توانیان شانبەشانی برا پێشمەرگەکانمان خۆیان بەختکەن لە پێناو ڕزگاریکردنی کوردستان بۆیە داواکارم لە پەرلەمانی کوردستان ئەمڕۆ بەڕاستی یەکلایی بکەنەوە دانپێنان بە هەرسێکاتۆنەکە ئەو دوو ڕۆژە کۆبوونەوەکەوە کۆکاکە بۆ بەکراڵێ لە بەرەوە 20 پەرلەمانتارمان ماوەکی ئەوانیش قسەی خۆیان تەواوکەن لەسەرەوە کە هەموو پەرلەمانتاران کە یانەوەی قسە بکەن قسەکانی خۆیان تەواو نەکردووە کاتێکە ئەن لەسەرەوەیە
ئیرادەیەکی گشتگیر نییە بۆی لەسەر ئەو دەخەڵارێکەوە بە تاکید ئیرادەیەکی گشتگیر نییە لەسەر ئەو خاڵانەی کە ڕێککەون بە تایبەتی خاڵی دانپێنان بە هەرسێ کانتۆنەکەی جەزیرە و کوبانی و ئەفرین لەبەر ئەوەی بیان و ئەوەنەوە ئێمە سەر بە حکوومەتێکی فیدرالی عێراقین لە ئەو بیانوە ئێنەوە بەڵام لە هەمان کاتە ئەتوانن بە زۆرینەی دەنگ بڕیار لەسەرەوە من ناساندنەکە بەڕاستی شتێکی ینی بەڕاستی شتێکی ئەوە نیە بۆیە زووتر ئەم ناساندنیان بکرێت ئێستا لە هەمووی گرنگترەوەیە فریای براکوردەکانمان بکەون لەوێ قەتڵ و عام نەکرێن نەکوژێن گرنگتر لەوەیە ئەوەیە کە ئیتاد و سیلاح بگەین لە دەست براکوردەکان ئەوان ناڵێن سەرروکی هەرێم و سەرروکی حکوومەت ئەڵێ ئێمە سیلاحمان ناردۆ بۆ ڕۆژاوی کوردستان سیلاحیان نردووە دیارە کاتەکەی زۆر درەنگ بۆ برادرانی کوبانی شەرەفانان 30 ڕۆژە هاوارەکەن بۆ هەموو دنیا هەموو جیهان داواکەن فریامان کەون قەتڵ و عامەکرێن فریامان کەون لە هەر سێلاوە گەمارۆ دراین لای چوارەمیش تورکیا بە هەمان شێوە ژێربەژێر گەماروی داوین بەڕاستی وابزان نردنی ئیتاد و ئەسیحەت درەنگ گەیشتووە ئەویش گەیشتووە بە جەزیرە بە هیچ شوێک بەڕاستی لێ گیرەخوا ناتوانێت بگەێنێتە دەست براکوردەکانمان لە کوبانی جەزیرە شالێک ئەو ئیتادایەتەوە ئیتادێکی تەقلیدی ئەوە نییە کە ئێمە بتوانانی ڕۆبەر و تانک و زەروی پشەکانی داعش بینەوە بەتاکید ئیتادێکی تەقلیدی و ئەو ئیتادانە نییە کە بتوانن ڕۆبەڕووی تەنکەکان ببنەوە چکە بەڕاستی بمانێ نەمانێت داعش خۆتان نەزانن ئەو ئەسلیحە ئەو تانکانی پێەتی ئەسلیحەیەکی متەتەوەڕن لە جێشی عێراقییان دەستکەوتووە لە سووریان دەستکەوتووە هەمویان کۆ کردوێتەوە بیردویانتە سەر هەرێمی کوبانی بەڵێ ئەکرێ ئەوەی لە کانتۆنی کوبانێکە 30 ڕۆژە ئەمڕۆ 31 ڕۆژە ئەوان لە سێلایەوە بە تانک و بە زەری پۆش و بە مەدفعی و بە هزارە پاڵپشتی هزاران چێکداری داعش حتا لەم ئەخیرەشە بە ئۆتۆمبیلی بۆمبەکراوە ینی بە ئۆتۆمبیل و کانیۆنی بۆمبەکراوە ویسیان بچنە ناو سەنگەرەکانی یەپەگە بەڵام لە دوورەوە تەقێنراون پێتوانی ئەمە بتوانێت تەوازنی هێست لە ناوچەکە بگۆرێ بە قازانجی کوردەکە وا پیشانی وڵاتە پێشکەوتەکان دەکە کورد ملەتێکە ببینە چون ئەتوانێت بەرخۆ بدا چون ئەتوانێت پارێزگاری لە خۆ بکە بە دڵنیایەوە دیارە تیرۆرستانی داعش بە هەموو شێوەیەک هەوڵی خۆیان داوە کوبانی داگیرکەن چ لە ڕووی هێزی هەموو هێزی خۆیان بەکایەنەوە ئێستا شێوازی شەرکردنەکەیان گۆڕێوەک بە ڕێزی ئیشارەت بێدا بە سیاری بۆمبکرا و بە ئەنتیحایی خۆیانەکەن بەناو کوبانیە هەموو ڕێگەیان تاقی کردەوە نەیانتوانی شەرەڤانانی ببەزێنن دیارە شەرەڤانان بەرخودانێکیان تۆمار کردووە لە هەموو جیهاندا لە هەموو وڵاتاندا شەرەڤانانی جیهان ناسران بە جیهان ئەو بەرخودانەی ئەوانەیکەن ئەو بەرگری ئەوان دەیکەن لەسەر شەرەف و کەرامەتی خۆیان لەسەر خاک و وەتەنی خۆیان ئەوە جیهانی هەمووی هەژان بە تایبەتی ئەو خوشکە ئافرەتانەمان کە لەوێ ڕوبەڕووی ئەو داعشانە بنەوە بە هەستێکی وەتەنیەوە بە هەستێکی نەتەوەیەوە لەبەر قەومیەتی کورد ڕوبەڕووی ئەو داعشانە بنەوە دیارە هەموو جیهان ئێستا حالیان چاوی لەسەر کوبانیەوە بە زۆری بە دووریشی نازانم لە پاشەڕۆژدا هێزی یەپەکە ببێتە هێزێکی هاوپەیمانی بۆ ئەمریکا بۆ وڵاتەکانی کە پشتی پێ بەسن بۆ ئەوش سیلاحی بەنێ و پشتگیریان بکەن هاوکاریانی دەوڵەتەکان لە تۆبارانکردنی بنگە بارەکەەکانی داعش لە دەوروبەری کوبانێ تا چەند بە هاوکاریەکی جددی لە ئێستا دابینی تا چەند جددیە لە ئاست ئەو لێدوانانەکە بەرپرسەکانی ئەمریکا و فەڕەنسا و بریتانیا وڵاتە زەلێزەکانەدا خۆی بیدایەت کە ئەبواە بیدایەت زووتر ئەو زەربە جەویانە دەور پشتی کوبانی بکە لەبەر ئەوەی کە ئەوان نزیک بوونەوە لە کۆبانی داخلی کوبانی بوون چونە ناو هەندێک شارە گەڕەکانی کوبانیەوە ئەوە بوو ئەنج فڕۆکانی هاوپەیمانی دەستی بە بەردومان کرد نالێن هینی نییە تاسیری نییە بە تاکید تاسیری خۆی هەبوو بەڵام دواکەوتو لە هەمان کاتا داواکارین چرتری بکەنەوە لە هەمان کاتەیە ئاگامان لێ ئێستا شەرەڤانانی یەپەگا لە پێشڕەویادان توانیان هەندێک گەڕەکی لە تیرۆستانی داعش پاک بکەنەوە و توانیانە بەرەو پێش بڕۆن ئینشاءالله لەمە دوا بەرەو پێشترە ڕۆن و ئەیسەلمێنن کە کورد نەتەوەیەکە بە هیچ شێوێک ناشکێ تەواوکەری یەکترن پشتگیری یەکترن بەڕاستی بەرخودانی مقاومن بەڕاستی جێی متمانی هەڵێ بکەواتە ئەمە تا چەند دەبێت بێتە گەوەی ئەوە کە کورد لە مەودا پشت بەخۆی ببەستی و هێزێک دروست بکە کە هێزێک چون هێزێک دێت هێزێکی ئینتیحاری فیداییە بۆ لە ناوبردننی تۆ بۆ لە کەدارکردنی هەموو پیرۆزیەکانی تو تا چەند گرنگە کورد بیلەوە بکەتەوە کە هێزێکی فیدایی هێزێکی خۆراگەر هێزێک بەم شێوەیە کە بە هیچ شێوەیەک نەبەزێ دروست بکە لە ئێستادا ئێستا واقعیە و کە لە باشووری کوردستانی بێگومان لە شەردان لەگەل داعش بەدڵنیایەوە چکە هەموو وڵاتەکان بۆیان دەرکەوت ئێستا لە عێراقدا تەنها هێزێکە بە هێزی پێشمەرگەیە
توانای بەرەنگاربوونەوەی داعشی هەیە توانای ئەوەی هەیە دیفاع لە وەتەنی خۆی بکە دیفاع لە وڵاتی خۆی بکە بە حەماسەوە بە جددیەوە بە عقلێکی نەتەوایەتیەوە ئەیکا وەکو جێشی عێراقینی هەموو بینیمان جێشی عێراقی هەموو سیلاحەکانی فرعدا و بەرگری لە خاک و وەتەنی خۆی نەئەکرد هۆکاری ئەوە بوو کە بە هۆکاری ئەوەی کە گوایە لەوێ سونە و شیعە ئەوانەی سونە بوون چەکیان فرادا بەس شیعەکانی مەڵە بەڵام کورد ئیسپاتی کرد کە وجودی هەیە دیفاع لە وڵاتی خۆیەکە ئێستا لە هەمان کاتا کوبانی ئەو بەرخودانی کە دەیکات ئێستا تەواوکەری ئەوەی عێراق بوو کە برا پێشمەرکانیان بوو کە هەموو وڵاتانی هێناوە سەردەنگ کە بەو شێوەیە کورد دیفاع لە ماف و ژیانی خۆی دەکات کەواتە ئێوەش وەکو حزبێک لە باشووری کوردستان هەڵویستیان چ بوو لە بەرامبەر کوبانیەکان داوای پشتگیریان کردووە لە هەموو هێزە کوردستانیەکان ئێوە ئامادە بوون لەوەی کە بچناکە ئیش نەبی پشتگیری کوبانی بکەن لە هەر ڕوویەکەوێ بکە پێتان بکرێ ئێمە هەر لە سەرەتای ئەزمەکەەوە کە دروست بوو بۆ سەر کوبانی لەگەڵ چەند لایەنێکی سیاسی تقریبا 4-5 کۆبوونەوەمان ئەنجامداوە لە هەر 4-5 کۆبوونەوەکە بەیاننامەی خۆمان هەبووە داواکاری خۆمان هەبووە داوامان لە پەرلەمان کردووە بە زووترین کات هاوکاری بگەێنێتە کوبانی بە زووترین کات فریای کوبانی بکە بۆی قەتل و عام نەکرێت بۆی جینۆساتێکی کە ڕووی نەداوەکو شنگال لە هەمان کاتا 35 لایەنی سیاسی کە پێشتری شاراتم پێدا کۆبوونیان ئەنجامدا ئەو داواکاریانەی کە ئێستا پەرلەمان لەسەری دانیشتووە باسی لێکە گفتوگۆی لەگەڵ گفتوگۆی لەسەرەکە ئێمە ئەو داواکاریانمان گەیاندوتە پەرلەمان بەڵام بەداخەوە چەند لایەنێکی سیاسی لەو کۆبوونەیە وجودیان نەبوو ئەوان عرقلیان خستۆتە بەردەم ئەو پرۆسە سیاسی کە ئێمە تەقدیممان کردووە بۆ پەرلەمانی کوردستان پێتوانی ئەگەر حزبێکی ئیرادەی پشتگیریکردن لە ڕەوشێکی وەکو ئێستا لە پرسەنەتەوەیەکان هەبێ پێویستە بۆ ئەم لە ئەو حزبە گەڕێتە هەر خۆی دەست پێشخەر بە هەر خۆی نێشتە پێشەوەرەگاکان کراوە بەتەئکید ئەمڕۆ هەموو کورد هەموو تاکێکی کورد چاوی لە دەستی ئێمەیە بەڕاستی ئەوەی هەیە و نییە کوردستانی خۆمانە کە هێزێکیە و حکومەتێکیە و پەرلەمانێکیە هەموو چاوی لە ئێمێ بۆ مێژوو ئەنووسرێتەوە هەر حزبێکی لایەنی سیاسی پشتگیری لە کوبانی نەکات لە کۆتاییدا هاوڵاتیان ڕوڕەشیەکەن لە کۆتاییدا هاوڵاتیان بەردبارانی کەواتە لە باشووری کوردستان هێزە سیاسیەکان بە تایبەتی ئەوانەی تەسیریان هەیە ئایا توانیوێنە لە ڕاستێکی نەتەوەی جددیەوە یارمەتی کۆبانی ڕۆژا بدەن؟ بەتەئکید تاکو هەفتەیە پێش ئێستا نەخێر بەڵام دیارەوە 3-4 ڕۆژە وەزعەکە گۆڕاوە هەندێک لایەنی سیاسی کە پێشتر ئەو بیر و قەنەعەتیان نەبووە کە بە تەواتی پشتگیری کوبانی بکەن لەبەر هەندێک مەبەستی سیاسی خۆیان ئیتر مەبەستە سیاسەکەی خۆیان ئەوە بووە کە گوایە پێدە لەوێ تاگڕەوی بڕیارەدا و تاگڕەوی حکومڕانی کوبانی ئەکات بەڵام بەداخەوە ڕاستیەکەیان بۆ دەرکەوت 11 لایەنی سیاسی کە هەیە لەوێ بەڵامی لەو 11 لایەنی سیاسی هیچ پێشمەرگەیەکیان نییە لەوێ دیفاع لە کوبانی بکە هیچ پێشمەرگەیەکیان لێ نییە بەس بە تەنها حزبن و بەس ئامادەن قسە بکەن و بەڵام بە فعلی بە عملی هیچ شتێکیان نەکردووە بۆیە هەموو لایەنە سیاسەکان ئێستا جێ خۆشحاڵیە دوێنە ئەمڕۆ بەڕێز ساڵح مسلیم لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان کە کۆبووەتەوە و بڕیار دراوە کە هاوکاری کوبانی بکرێ بەڵام هەرچەنداوە گوتم درەنگە بەڵام خۆزگە زووتر بکرێ بەڵام هەر جێ خۆشحاڵیە کوبانی ئەمە تقریبان بە شێوەیەکی گشتی ڕۆژاوی کوردستان مە 3 ساڵە لە شەڕێکی سەختدایە لەگەل جەبهەت النوسرا بوو لەگەل حتا هێزەکانی ڕژێم هێزەکانی ئەسەد و لەگەل داعشدا بوو ئەوێ بەرخودانەکەن ئەوێ شەهید ئەکرێن ئەوێ تاسیەکی زۆر کۆمەڵێک ئەحزابەیە لە هەولێر دانیشتە ئاڵێن دەبێت ئێمەش بە 50-50 بەشدار بین لە دەسەڵاتی کوبانی لە ئێستادا بەردەوام ڕەخناگرن لەو ڕەوشەی لە کوبانی بەردەوام حتا لەوانەیە ئینتیباعیان هەبێت زۆریان پێ باش بێ کە کانتونی کوبانی بکەوێت بۆ یاریش نەبێ پێ بڵێن لەبەر ئەوە پێیە دەسەرکەوتونە بە لە ئیدارەکردنی ئێمەیە ئەمە تا چەند بە مەنتەقیە بینی ئەمە بەڕاستی جێی مەسهلەیە جێی گاڵتە پێکردنە بەڕاستی ئەو حیزبانە کە لەوێ دانیشتن و قسەی زل ئەکەن و برا شەرەفانەکانمانش لێە خۆیان هەیەن بە کوشت سنگیان کردوتەوە لەبەر گولەی دوژمن کە هێرشیان بۆیانێ بۆیە داواکانی لەو حیزبانە بە خۆیان بچنەوە ڕاستە ئێمە حەزەکەین هەموو کورد یەک دەنگ بێ یەک خڵوێستیانە بێ بە جۆرەی حەجمی خۆیان بە جۆرەی بوونیەتی خۆیان وجودی خۆیان لەوێ حکومڕانی بکەن لەگەڵ برادرانی پێدەیە داواکانی لە پێدا سنگی فراوانتر بێ ینی بەڕاستی کۆبوونەوەکانیان فراوانتر بکەن ڕێگە بۆ ئەوان ناڵێن ئێمەش هێزێکمان هەیە ئێمە هێزی پێشمەرگەمان هەیە چەند هزار کەسێکن کە ئەوارەی باشووری کوردستان و خەڵکی ڕۆژاوان تەدریب کراون لە کۆمەڵێک شوێنی تەحدیدی باشوور ئەڵێن ئێمەش دەبێت هێزەکانی خۆمان ڕەوانە بکەین
ئەوان ئیشاڵێن ئێمە هێزێکمان هەیە ناوی یەپەگیان نەمانێت ئەزمموی باشووری کوردستان دووبارە بکەینە لێرە دوو هێزی چەکدار بە دوو ئاراستەی جیاوازەوە بتوانن لێرە دواتر کۆنتاک دروست بێ شەڕێک دروست بێ پێت وایە لە ڕۆژاوی پێویستەوەکە ئەزمموی باشوور لێ دووبارە بکێتە دوو هێزی چەکدار بە دوو ئاراستە و دوو ئایدای جیاوازەوە تەواویە بکرێ بەتەکید نەخێر بەڵام لە هەمان کاتە ئێمە ئەمڕۆ پێویستیمان بە یەک چەکدار هەیە بۆی دیفاع لە کوبانی کە حەقی وایە ئەو مەوزوع سیاسیانە وەرنانن ئەمڕۆ ڕۆژی دیفاعکردنە لە کوبانی ئەمە ڕۆژی بەرخودانە ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کە شەرەف و کەرامەتی خۆمان بپارێزین بەڕاستی داواکارم لە هەردوو لە چ ئەو لایەنە سیاسیانە و چ یەپەگا بەڕاستی تاواکەر یەک من دەستخەنە دەستی یەک ئەمڕۆ پێویستیان بە یەکتر هەیە بۆیە تەوەقع ناکەم شەرەفانان یەپەکە ڕێگە نەدەن بە هیچ پێشمەرگەیەک هیچ ئیتادێک کە بڕە هاوکاریان بکە ڕێگەیان پێ نەدەن بڕوا ناکەم چکە لەم ڕۆژەیە ئەوان پێویستیان بە تەنها یەک فیشەکەی بۆیان بڕە پێویستیان بە تەنها یەک مرۆڤەکەی بۆی بڕە دیفاعیان لێ بکە ئەمڕۆ شەڕی مانوونەمانەکەن ئەمڕۆ هاوکاری بۆ ئەوان زۆر گرنگە بۆیە تەوەقع ناکەم ئەو شتە ڕووبات لە کوردستان لە باشووری کوردستان حەزبەکان ئەڵێن مزایدەیەکی ئەوە مزایدا کە لەسەر کاڵویستی بەرامبەر کوبانی بوو نمونە یەکەتی پێشتر کۆمەڵێک هەڵویستی هەبوو لەسەر کوبانی هەڵویستی ڕاگەێنرا و چار لایەنە دیکەی ئەڵێن ئەمە یەکێتی مزایدەی کردووە ئایا پێت وایە ئەمە بچێتە چارچەی مزایدەوە بەس بەیاننامەیە یانیش بە فعلی هێز هەبووە لە باشووری کوردستان یارمەتی ڕۆژاوایدا بێ بەتەکید ئەوە مزایدەی سیاسی نییە چکە بەڕاستی وەک پێم وتی ئەمڕۆ کوبانی پێویستی بە ئێمەیە هەر لایەنێک هەر گروپێک هەر ڕێکخراەک خۆی بە ناو کورد ئەزانێ فەرمو بابێ وەکو یەکێتی دیفاعکە هەر لایەنێک با بڕا دیفاعکە ئامادەی ڕای خۆی دەربڕێنێ بتوانێت پشتیوانی کوبانی بکە کوبانی پێویستی بە ئێمەیە ئێتر هەر لایەنێکی سیاسی بێ باوەکو ئەوانەوەش بڕۆن هاوکاری بکەن قەچێکە برا کوردەکانمان پێویستی پێمانە پێویستی بە هەر تاکێکی کوردە لە هەر شوێنێک بێ لە هەر وڵاتێک بێ پێویستیان بە ئێمەیە هاوکاریان بکەین با ئێمە واز لە مزایدەی سیاسی ئەوانە بێن ئەمڕۆ کوبانی پێویستی بە ئێمەیە ئەگە ئێمە فریای کوبانی نەکەین کوبانی قتل و عامەکرێ کوبانی ئەکوژێ لە مێژووە ئەنووسرێتەوە بەڕاستی کوبانی ئەمڕۆ پێویستی بە هاوکاری هەر تاکێکی کوردستان هەیە بەڵێ زانە ئاسەیت ئیبراهیم بەرپرسی پەیوەندەکانی پارتی پارێزگارانی کوردستان سوپاس بەڵێ تەماشاوان نظام گەلێک سوپاسیا ئەبوبەکر هەڵادنی ئەندامی پەرلەمانی کوردستانی ژیتیان و بەریان ها لە بەردەم پەرلەمانی کوردستانی لەسەر وێ پرسە دیگەلمە بوو لەسەری دەمەژمێرا بێت لە دۆر جەڤینە مەسعود بارزانی سەرۆکی هەرێما کوردستانە دیگەل ئالیین سیاسیان ڕۆژاوا شان دەخواسەریە دموکراتیک یا ڕۆژاوای کوردستانی و جباتە نیشتیمانیا کورد یاسووری لە هەمان دەمدا صالح موسلیمەک و بەرپرسە یەکەی کەسەیەکی ڕۆژاوای کوردستانی کوونەها بەسەردانێکی لە هەرێما کوردستانیە لە باژارێ دووکی جڤیا بوون تەوەرێمە ئانکۆ ڕۆماڵەمەیە دەمەژمێرا بێت دێل سەرهەندێ بیت لە بەندەمە بێت